لەو هۆکارانە کە زیادبوونی توونوتیژەکانی لێکەوتوتەوە بوونی چەکە واتە چەک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی ئەفرۆشێ و زۆر بە ئاسانی گەنجانی وڵاتی ئێمە ئەتوانن دەستیان بکەوێ ئۆتۆمەتباران زۆر بە ئاسانی چەک ئەتوانن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بکڕن و دەستیان بکەوێت لە کاتێکە خودی خۆی هەڵگرتنی چەک قەدەغەیە و فرۆشتنیشی هەر قەدەغەیە بە شێوازێک نابێت بەم شێوازە بەربڵاوی و ئازادانە لە هەرێمی کوردستان بفرۆشێ و دوجار ئەم چەکە کە بەدەست تۆمەتبار ئەکەوێ ئەو کەسێک کە مەبەستێتی بە ئاسانی ئەیکوژێت و دوجاریش بەداخەوە کوشتن ڕاستە بەپێی یاسا حکمی ئەعدامی هەیە دوجار لە سێدارەدانە پێویستە کەسی تۆمەتبار ئەو کەسێک با بڵێن کەسی بکوش پێویستە سزای سێدارەدانی بۆ دیاری بکرێ بەپێی یاسای سزادانی عێراقی بەڵام دوجار ئەم مادەیە وەقف کراوە و لە ئێستاە تەنفیز ناکرێ وەیەکێکتری لە هۆکارانە کە تەنوتیژی لە ئێستا زۆر زیادی کرد بوونی هۆکارەکانی تەکنەلۆژیا و ئەمریکانی پەیوەندی کردنە ئەبینین هەر ماڵێک ئێستا خودی خۆی چاودێری کامێرای چاودێری داناوە ئەزانێت کە کەسی قوربانی کەی دەرئەچێکەی لە ماڵ ئاڕاتە دەرەوە دوجار بوونی کامێرەی چاودێری و تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە ڕێژەی کوشتن و تەنوتیژی لە هەرێمی کوردستان زیاد بکات بێگومان نەبوونی سەروەری یاسا ئەتوانین بڵین هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم مەترسیە لەسەر ژنان بە تایبەت ژنانی باشووری هەرێمی کوردستان دروست بێت چونکە نەبوونی سەروەری یاسا لەلایەکەوە و ترسی قوربانی ژنانی قوربانیش لەلایەکی ترەوە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەم ڕێژەی تەنوتیژەکان بە جۆرێک لە جۆرەکان بڵاو بێت زیاد بکە و ڕوو لە زیادبوون بکە من خودی خۆم کەیسم هەبووە ژن بەڕاستی ترساوە لە دوایەوەی کە وتۆتی کە داوای جیابوونەوە ئەکەم من مەترسی و هەڕەشە لەسەر ژیانم هەیە ئێمە بە جۆر لە جۆرەکان هەوڵمان ناوە سکاڵای یاسایی بۆ تۆمار بکەین لە ڕێگەی دادگاکانەوە بەڵام ئەم سکاڵایە کە ئێمە تۆمارمان کردووە کەسی تۆمەتبار ڕاستە خۆ دەستگیرە کرێت نەخێر بێگومان ئەمە هۆکارێکە بۆەوەی ڕێژەی تەنوتیژیەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون نابێ ئەبینین زۆربەی تۆمەتبارەکان ئلقاقە بزیانەیە بەواتایەکی تر فەرمانی دەستگیرکردنیان هەیە بەڵام لەگەڵۆشان ناگیرێن دەستگیر ناکرێن کە دەستگیر ناکرێن دوجار فرسەتێک هەلێکیان بۆ دروست ئەبێت کە دەست بکەن بە کوشتنی ئەو کەسە کە خێزانی خۆیەتی هاوژینەکەیەتی دەست بکە بە کوشتنی لەبەرەوەی سکاڵای لەسەر تۆمار کرد لەبەرەوەی داوای جیابوونەوەی لەسەر تۆمار کردووە واتەوەکو تۆڵەسەندنەوەیەک هەڵ ئەسێت کەسی تۆمەتبار بە تۆڵەکردنەوەکەی بەپێی یاسا هەم ژن هەم پیا و مافی جیابوونەوەی هەیە لە ڕێگەی دادگاوە ئەگەر باسی جیابوونەوەکەین سێ جۆر جیابوونەوەمان هەیە پیاوێک کە خۆی ڕاستەخۆژنەکەی تەلاق با لەو کاتەیە هیچ کێشەیەک دروست نابێت دوجار ژنەکە چێتە دادگایە خودی پیاوەکە داوای پەسەندکردنی تەلاقەکە یاخود ئەوەی کە یەکێک لە تەرەفەکان لە کاتی بوونی ناکۆکی و نەگونجانە چ ژنەکە چ پیاوەکە داوای جیابوونەوە ئەکا لەم کاتەیە هەم پیا و هەم ژن مافی جیابوونەوەی هەیە و جیابوونەوە کشمانەیە بە ڕێکەوتنەوە بە مخالعەیە زۆر جار لە پاش ڕێکەوتنەکەش مشاکیل و کێشە دروستە بێ کە با بڵێن هاوسەرەکەی داوای ئەوە کە جارێکی ترم ژن زەواجی لەگەڵ کاتەوە بەڵام ئامادە نیە زەواجی لەگەڵ کاتەوە بۆیە پەناباتە بەر تەنوتیژی و جۆرێک لە جۆرەکان با بڵێن کارە ساتێک یان مشکلەیەکی یان کێشەیەکی گەورەی لێ ئەکەوێتەوە تا ئەگات بە کوشتن لەبەر ئەوە ڕێگای جیابوونەوە هەم بۆ ژنان هەم بۆ پیاوان دیاریکراوە بەپێی یاسا بەڵام ئەم مافەوەکو وتمان ئاماژەمان پێکرد لەبەر قبول نەکردنی تەرەفی بەرامبەر کە پیاوەکەیە زۆرجار وەکو ڕەتفعلێک ئەیبینێت وەکو کاردانەوەیەکی خراپ ئەیبینێت لەبەرەوەی عادەتەن کە ئەم ژنە ئەچێتە دادگا باسی خراپی مێردەکەی ئەکا باسی خراپی هاوسەرەکەی ئەکا کە مشکلەی بۆ دروست کردووە بۆ نمونە دڵپیسە ڕەزیلە مەصرفی ناکێشێ وەکو پێویست بەواتایەکی تر بژێوی ناکێشێ کەسێکە هەست بە بەرپرسیارەتی ناکە ئەمانە ڕقێک لە لای هاوسەرەکەی دروست ئەکات و دوجار پەناباتە بەر بەکارهێنانی تەنوتیژی لە دژی بەپێی یاساش سزای بۆ دیاری کراوە هەر پیاوێک سزای هاوسەرەکەی ببات ئیتر بە تەنوتیژی سێکسی بێ دەرونی بێ یاخود جەستەیی بێ دوجار ڕوبەڕووی یاسایەکمان هەیە بە ناوی یاسای بەرگانەوەی تەنوتیژی دژی خێزان ژمارە 8 ساڵی 2011 بەپێی ئەم یاسایە تەنانەت ئەگەر پیاوێک هاوسەرێک جنێوێکیش بە ژنەکەی خۆی بە و سوکایەتیشی پێ بکە و بە زۆریش سەررجەی لەگەڵ بکە دوجارە چێتە قاڵبی تەنوتیژیەوە ئەمانە بەپێی یاسا بە تەنوتیژی دانراون بەڵام بەداخەوە کوتمان سەروەرنەبوونی یاسا و لایەنی پەیوەندیدار
بەرپرسیار نەبوونی لایەنی پەیوەندیدار هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ڕێژەی تۆمەتبارەکان زیاد بن و دوجاریش تون و تیژەکان بۆ ئاقاری ئێساکە بەداخەوە ئاماری کە ئەیبیستین ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوو نابێت. یاسا وەکو یاساگەلێکی یەکجار زۆر باشمان هەیە. بە نمونە یەکێک لەوە یاسای یاسای بەرهەمهێنانی تون و تیژی و ئاماژەم پێکرد باشترین و جوانترین یاسایە، بەڵام کارپێنەکردنی جێبەجێنەکردنی وەکو خودی خۆی کێشە و گرفت بۆ هاوڵاتیان و دوجار هاوسەرەکانیش دروستەکە بە تایبەت ژنانی قوربانی باشووری هەرێمی کوردستان. جێبەجێنەکەری ئەم یاسایانە دوجار گرفتی دروست کردووە. یاسای زۆر باشمانەیە، بەڵێ لەگەڵەوەشا هێشتا لە ئاستی تومۆحی ژنان نییە یاسانی کە لە هەرێمی کوردستان هەیە. هێشتا تونوتیژی بەرامبەر بە ژنانەکرێ چونکە یاساکان کەم تا زۆر کەم و کورتی تایە، بەڵام کێشە لە با بڵێن گرفت لە جێبەجێنەکردنەکەیەتی وەکو خودی خۆی. بوونی گەندەڵی لە هەرێمی کوردستان بوونی واستە و با بڵێن کەسانی بەرپرس و تەداخولکردنی کەسانی بەرپرس لەناو دادگاکاندا ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە یاسا وەکو خودی خۆی جێبەجێ نەکرێ و لەگەڵ ئەوەشە بەرپرسیار نەبوونی لایەنی پەیوەندیدار دەستگاکانی لایەنی پەیوەندیدار ئەمیش هۆکارێکی ترە کە وەکو پێویست کەسی تۆمەتبار لە کاتی خۆیان دەستگیر ناکردن بۆی دوجار ئەنجامی تونوتیژی و کوشتنی و کارەساتی لێ ئەکەوێتەوە و لەگەڵەوە شاوگوتمان سەروەرنەبوونی یاسا وەکو خودی خۆی چونکە یاسای جوانمان هەیە بەڵام وەکو خۆی جێبەجێ ناکرێ دوجار ئەمیش هەر لایەنی پەیوەندیدار لایەنی کەسانی پەیوەندیدار بم بابەتەوە کە یاساوەکو خودی خۆی جێبەجێ ناکەن گرفت دروست دەکات. بۆیە ئەرکی ئێمەی پارێزەر ئەرکی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانی بواری مافەکانی ژنان و هەروەها پەرلەمانتاران بە تایبەت من داواکارم لە پەرلەمانتارە ژنەکانی نێو با بڵێن پەرلەمانتار و ژنانی نێو کایە سیاسیەکان و ئەو ژنانی کە لە سلکی دام و دەستگای با بڵێن ڕاگەیاندن بە ڕاگەیاندنەوە بە دەسەڵات دانانەوە بڵێن دەستگای تەشریعی و جێبەجێکردن سەرجەم ئەم ژنانانە با بڵێن هەوڵ بن بۆ ئەوەی کە بە باشترین شێوە ڕوبەڕووی ئەم تونوتیژانە بنەوە و پێویستە لەسەر پەرلەمان جەخت بکاتەوە لەسەر جێبەجێکردنی یاساکان و ژنانی ناو بە تایبەت ژنانی لیژنەی یاسایی ئیش بکات لەسەرەوەی کە ئەو کەم کورتیانەی هەیە لەناو یاساکانە جێبەجێکە ئیشی ئێمە ڕێکخراوەکانی ژنان ئیشی ئێمەی پارێزەر تەنها فشارخستنە سەر حکوومەت و دەسەڵاتە واتە ئێمە ناتوانین یاسا دەرکەین تەنها توانین پرۆژە یاسا تەقدیم بکەین لەبەرەوە ئیشی ژنانی ناو پەرلەمانە بە تایبەت لیژنەی یاسایی هەستێ بە دەرکردنی ئەو یاسایانەی کە بە زووترین کە تۆمەتبار دەستگیر بکرێ و جەختکردنەوەی یاساکان و جێبەجێکردنی یاساکان و خودی خۆی.